بۆ لە نزیکە و ئاگاداربوون لە کێشە و گرفتەکانیان مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 لە بازنەی 2 سلێمانی سەردانی ڕێکخراوی کەمەندامانی لە سلێمانی کرد و بەڵێنی داوەکو چۆن لە ڕابردوو پەرلەمانتاران و نوێنەرانی کۆمەڵی دادگەری لە حکومەت هاوکار و پشتیوانیان بوون بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بۆ ئایندەش ئەگەر بچنە پەرلەمانی عێراق بە تەواوی تواناوە کار دەکەن بۆ هاوتاکردنی موچەی کەمەندامان هاوشێوی عێراق. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەرنمەیەکی چڕوپڕی حەوت خاڵیمان داناوە کە هەموو چینی توێژەکان تێدا سوودمەند دەبن و دەمانەوێ موچەی کەم ئەندامان بەڕاستی هاوتا بکەین لەگەڵ موچەی کەم ئەندامانی ئەوێ لەگەڵ هاوڕەکانم لەگەڵ هاوپیشەکانم ئێمە هەوڵ دەدەین ئەو یاسانە بەڕاستی جێبەجێ بکەین کە ماف و ئیمتیازاتی خەڵکی هەرێمی کوردستانی تێدا لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئیش بۆ خزمەتکردنی ئەم خەڵکە دەگەین و بە تایبەتیش خاوەن پێداویستی تایبەت کە ئێمە بە مستحق و شایانیان دەزانین و بۆ خۆشمانۆک و کۆمەڵی دادگەری پێشتر هەر لە خزمەتیاندا بووین و پەیمان دەدەین ئینشەڵا لە داهاتووشدا کاتێک چوینە پەرلەمانی عێراق ئینشەڵا هەر لە خزمەتیاندا بین و ئاگامان لێیان بێ و چاومان لەسەریان بێ و چاودێرێکی چڕ بین بەسەر حکومەتەوە کە ئەم زوڵم و ستەمانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت ئێمە هەوڵ دەین لەوێ چاکی بکەین لە عێراقەوە چاکی بکەین و هەوڵی باشکردنیان بدەین و ئەو یاسانە بچەسپێنین. پەرلەمانیشا خەڵکانێکی بوێر بوون و هەمیشە لە سکرتێری یەکێتی کەمەندامان دەڵێت پشتیوانی تەواوی کاندیدەکەی کۆمەڵ دەبن لە سلێمانی و کارەکانی ڕابردوویان شاهیدە بۆ دڵسۆزی و کارکردنیان بۆ کەمەندامان داوا لە سەرجەم خاوەن پێداویستە تایبەتەکانیش دەکەن لە ڕۆژی هەڵبژاردندا بچنە سەر سندوقەکانی دەنگدان. ئێمە زۆر شتمان لێبینیون ئێمە مێژووی جوانمان لێبینیوە من بەڕاستی ئەتوانم ئەو شایەتێ بڵێم هەم لە حکوومەت زۆر جەری و پاک و بوێر و دەستپاک بوون دەست و دەم و دایان پاک بوون و هەم لە پەرلەمانیشا خەڵکانێکی بوێر بوون و هەمیشە لە ڕیزی پێشەوەی مافی خەڵکا بوون و هەمیشە دەرگاشیان کراوە بووە و من مامۆستا عەلی باپیر دوو جار سەردانی ئێرەی کردووە خۆی بە شەخسیات و تەڕێکخراوەکە هەموو جارە لەگەڵ خۆیان کۆمەڵی هەدی هێناوە وقت بعد ئێمە وەفای دەستگای بەخشینمان لەبەر چاوەکە ساڵانە بە دەیان تەن خواردنەیە بە خەڵک بە تایبەت کەمەندامان و دەیان کورسی کارەبایی ئەکڕێ بۆ کەمەندامان و لە هەر شوێنە کەمەندامی پێویستی کێ بوو بێت چەند خانوویان تا ئێستا کرۆ بۆ کەمەندامان ئەمە جێی فەخر و شانازین جێگەی دڵسۆزیەوە ئەم ڕۆژکە خاتو مرواری هاتووە ئێوە بچێتە پەرلەمانی عێراقی ئینشەڵڵا ئەچێتە ئەوێ و کەمەندامان پشتیوانی یەکەن و بەڕاستی جێی دەستخۆشیە و دڵنیاشم ئەویش کەسێکی بوێرە بێت و من پێم وتووە کە لە پەرلەمانی عێراق ئێمە چۆن لە ڕووی یاسایی و بتوانین ئیش بۆ کەمەندامان بکەین چۆن بتوانین هاوتای موچەکانی کەمەندامانی عێراق و کەمەندامی کوردستان بکەین چۆن بتوانین ئەو ئیمتیازانی کە لە عێراقا هەیە بۆ کەمەندامی کوردستانیە بەڕاستی ئێمە لێرە جگە لەو موچە 150,000 هیچ ئیمتیازێکمان نییە یعنی ئەمانم هەمووی پێوتوە ئەمە یەکەم کەناڵە لە بانگە شێڵبژاردامە قسەی بۆ بکەم کەمەندامانی کوردستان ئەگەر بەگوێی ئێمەکەن ئەگەر بەگوێی ئێمەی کەمەندامانەکەن وەکو بەرپرسێکی ڕێکخراوە کەمەندامیەکان تکایە بچن دەنگ بدەن. پەرلەمانتاران و نوێنەرانی کۆمەڵ لە حکومەت هەمیشە بە ئەرکی خۆیان هەڵساون بۆیە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بێ ڕووگیری بەرامبەر هاوڵاتیان دەشنە نێو خەڵکی و داوای پشتیوانیان لێ دەکەن ئەو کارەشیان بۆ ئەوەیە لە ڕێگەی پەرلەمانەوە هەنگاو بنێن بۆ دەستەبەرکردنی مافەکانیان. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.